عليها اليوم قومة بيبينن خوتان متساوي خوتان بيبينن أو يرو لەبەر دەرگای ئەو ماڵەوە باسی 29 ساڵ لەمەوبەری بۆ کردین کە 16 کەس لە ئەندامانی خێزانەکەی لەدەستدا و خۆی ناوی برد بە دەستپێکی نەهامەتیەکانی ژیانی. لە 16 نەفەرە بۆچی ماوی ئەڵڵا هەر وەختە بڕۆژ بێن بازی لەگەر ئەوانە کەی ژیانە ئەوە ماڵەکەمان ئێترەمە. محەممەد مەحموودی تەمەەن 62 ساڵ دوای 29 ساڵ لە کارەساتی کیمیابارانکردنی هەڵەبجا باز لە ساتی پێش کارەساتەکە دەکات. ئەمە ئیتر ئەمە لێرە لێرەم ئەوە لێرە دانیشت بووین نسکەی نیوەڕۆ بوو من نانەخۆین ئێتر بەخۆی من ترسم پیا کردوتم بەخوا لێرە نان نەخۆین باشە ئەلە دەرگای ژێرخانە نان بخۆین دەبووێنەوە شتێ ڕووبزایتر لێرە نانمان خوارد لێرە شتێکتر هەکە بوو بە ئەوە تیارەکە هات ئیتر بەفەرە خۆمە کرد بە ژێرخانەکە. ئەو هێشتا دیمەنی ئەو پیاوەی دراوسیانی لایەت ماوە کە لەگەڵیان بوو لە ژێر زەمینەکەدا بەڵام کاتێک هاتوونەتە دەرو لەگەڵی چۆتە ماڵ لەبەر دەرگاکەیاندا پێکەوە دیمەنێکی ماڵوێران کار دەبینن. یەکسەر هاتینە دەرۆ دراوسەکەمان ڕەوانە کرد دراوسەیەکمان بوو لێرە دراوسەکەمان وشە ڕەوانە بکەنەوە بە تەنیا مناڵەکانی جێڵا بوو ئەلەویا نزیکمانە لەوێ بەخۆی ڕەوانم کرد تەماشەکەم دوو ئافرەت کەوتووە لە بە دەرگاکە هاتە چوینە ژوورە تەماشان گشتیان کەوتوون دەوری سی نەفەرە بوون جەنازە لە خوارەوە کەوتو بوو ئێتر هەتا چوینە لە ئەو مەکتەبەی سەرەوە بەسەر جەنازە ڕۆشتین ئەلێرەوە ئێتر قاسم ناوە بە جەنازە تاریکی کرد تۆزێ. دوای کارەساتەکە محەممەد و خێزانی و 5 منداڵی بە سەختی ڕزگاریان دەبێت و هەڵەبجە بەجێ دەهێڵن بەڵام ئەوان بەهۆی ئەوەی فڕۆکەیەک لە ڕێگادا بۆمبارانیان دەکات جگەل لەوەی سوتاون بۆ ماوەیەکیش نابینا دەبن و دواتر هەریەکان دەکەونە نەخۆشخانە و وڵاتێک. خێزانەکەی محەممەد دوای 9 ڕۆژ لە بەرکەوتنی کیمیایی لە نەخۆشخانەیەکی ئێران گیان لەدەست دەدات. وردە مناڵ خبریان نامێ ئەوەیشان لە ئەمریکا وێشیان لە سویسرا وێشیان لە ئیمام حوسێنەوە وێشیان لە ئیمام عەباسە و ئێتر هەرێکی لە خەستەخانەیە مناڵ ئێتر خۆشم لە خەستەخانەیە. هێشتا کاریگەری لێدانی کیمیایی بەسەر محەممەد و 5 منداڵەکەیەوە ماوە. تەندروستیان باش نییە و دایم عینیم خۆم تەنگە نەفەسن و ئێتر وەک بڵێ ئیستراحەت ئیتر وەک کابراڵێ مەجلیسینی مەجلیس نین دانیشتن لە مەجلیسا ینی کۆکە نایاڵێ یعنی هی مەجلیسی مستە ماڵێ زۆر بمێنێنەوە لەبەر کۆکە و لەبەر ئەمانە ناتوانن. ئەو گلەی دەکات لە حکوومەت کە هاوکاری قوربانیانی کارەساتەکەی هەڵەبجە ناکات. میسەنە دەرمانێک و چارەسەریەک و نە هیچ هەرچی بێ بە پارەی خۆمان چارەسەرەکە 400شیان بڕیوەتە 400کە بەخوا بەشی هیچ ناکە مانگانەوە فترەیەکە ئەویش 2 مانگ جارێ 3 مانگ جارێ پارەکە وەرەگرین لە حسابی خۆمان ئەوەی بتوانێ ئەو من کاسبی وردە وردەکەم هیوای ئەوەشی نییە لەکوێ بێنی جارە من قەرەنی چاویان کردم ناویسیە لێزەرە سێ لێیان ناوە بەخوا 2 ملیۆنم ماوە. ژیار محەممەد دەنگی ئەمریکا پارێزگای هەڵەبجە.